بە درێژایی وەرزی هاوین ئەم چەم و ڕووبارە یەک دڵۆڤ ئاوی تێدا نەبوو، بەڵام بەهۆی بارانبارین چەند ڕۆژی ڕابردوو بە شێوەیەک ئاستی ئاوەکە بەرز بۆتەوە کە هاتوچۆکردنی لەسەر پردەکە تەواو سەخت کردبوو. چەم و پردی مۆکەبەیە لە ناوچەی شارباژێر، دانیشتوانی گوندی قەیوانی گەورە دەڵێن نەک ئاو بۆ باخ و ئاژەڵەکانیان نەمابوو، بەڵکو تەنانەت ئاوی بیرەکانیش وشکی کردبوو، بەڵام بارانی ئەم دواییە تەواو دۆخەکەی گۆڕی. پێش ئێستا چەند ساڵە پێش چەم وشک نەبووە. ئەم چەمەوەکو سەیرانگایەکی خەڵکی سلێمانی وا بۆ خەڵک هاتەوە بە خۆشی ئەم چەمەوە هاتووە، بەڵام ئەم ساڵ خاسن ئەم ساڵ وشکایی لێ هات تاوایتر پێویست بۆ ناکە، هەر خۆڵەپەتەیەشی تەواو بوو ناو چەمەکە، هیچ ئاویش پیانە تا ئەم باراناوە دروست بووە. من پێش بارانەکە شاتم هەر وشک بوو، هیچ ئاویش پیان بە بارانە پشکۆلەکانی پێشۆش چەند بارانی پشکۆلە ئاباری ئێرە هەر نەبووشایەوە. ئەم بارانی ئاخیر واتە ئەم چەمە دروست بۆتەوانی و ئەم چەمە بۆتەوە بە چەم، بەڵام کە شکل لەخوا بەزاوەکەم بەرارە باری ئاوەکە بەسەر پردەکە شاڕۆشت هەتا تۆزێ مەترسی شێ بۆ خەڵک بەسەر یا بڕوە. تەنیا چەمی مۆکەبە نییە کە بەهۆی بارانی ئەم دواییەوە بوژاوەتەوە، بەڵکو چەمی سنکێش هاوشێوەی مۆکەبە لە هاویندا وشکی کردبوو، بوژاوەتەوە و تەواوی دانیشتوانی سنوورەکەی دڵخۆش کردو. بەهۆی کەمبارانی ساڵی ڕابردوو بەشێک لە باخەوانەکان دەستیان لە بەرهەمی ئەم ساڵیان هەڵگرت. بارانی ڕۆژانی ڕابردوو پێشبینیە کەشناسیەکانیش بۆ داهاتوو ئەو ترسەی ڕەواندەوە کە هاوشێوەی ساڵی ڕابردوو ئەم ساڵیش بەهۆی کەمبارانیەوە جوتیار و باخەوانەکان زیان بکەن. هیچی پێ ناوە بۆش بووە تا بیریشمان لێ بوو لە تەختی ناو چەمەکە بیرمان لێ ئەوە وشی کردبوو. ئیتر لە پێنج یازەوە کە خەڵک ئیشی بە ئاو نەماوەنە ژیایەوانی. بەنداوی دوکان 1 مەتر ئاستی ئاوەکەی بەرز بۆتەوە، دەربەندیخان مەتر و نیوێک و دێوانەش سەرڕێژی کردو. لە هەولێریش بەداوی گۆمەسپان 15 سانتیم بەرز بۆتەوە و پۆندەکانیش 7 ملیۆن مەتر سێجا ئاویان تێدا کۆگا کراوە. هەموو ئەمانش بە تەواوەتی مەترسی وشکە ساڵی ڕەواندۆتەوە، بەتایبەت کە هێشتا وەرزی زستانیش نەهاتوو. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.